من ئێستا لە خۆپیەکانم لە ناوچەی خەرداخ سروشتێکی دڵگیر هاتوومەتە ماڵی کەسێک لێرە کە ساڵانێک بریکاری وەزارەتی ناوخۆ بووە لە شاری سلێمانی کە لە ئێستادا ژیانی خۆی تەرخان کردووە بۆ پاراستنی ئەم سروشتە جوانە و ئەو ئاژەڵە کێویانی کە لەم ناوەدا هەیە. ئەویش مامۆستا جەلال کەریم ساڵ لەبێ مامۆستام کاتەوە باش تەندروستی و چۆنە سەرەتا حواڵە یاخوار باش سەلامەت بی بەردەوام ڤیدۆ بڵاوەکەیتەوە و خۆ سەرقاڵ کردووە بە پاراستنی ئاژەڵە کێویەکانی ئەم ناوە وەزعی ئێرە چۆنە ئاژەڵەکان چۆنن تا چەندی ئاژەڵی شێویتیایە؟ وەڵا وەزعی ئێرە باشە لە چاو بێبارانی و کەماوی و وشکە ساڵیە چونکە من زۆر پێوەی هیلاک بوو خەریکم چەند ساڵێکە ئاژەڵی زۆری تایە لە بابەتی پڵنگی لێیە حیوانە کێوی بە هەمووینەکانی لێیە چالەکە بۆنکە سوچەڕ چەقەڵ ڕێوی ئیتر ئەمانە هەموو هەیە بەرازی زۆر زۆرەوە بژیت بەراز زەرەری زۆری داوە لە خاوەنزەی و چێڵگە کشتتوکالەکانی ئەم دیانی دەوروبەری قۆپیەکانیش چۆن ڕووی و کەسانە بنۆکێن بۆ تێکدانی ئەو ژینگێ و بۆ ڕاوکردن ئەمجا دووسێ ڕێگامان کردوتە بەرێمە مامن تقریبن 15 ساڵ زیاترە بێ خەڵکی ئەم دیاتانم هەموو ئاگادار کردوێتەوە کە ئەوە ڕاوکردن وایە وازەرەدی و ئەوانژە بێ هاوکاری من بن ئەگەر ڕاوچیان بینی تەلەفۆن بۆ من بۆ پۆلیس بۆ دارستان بۆ ئاسایش بکەن بۆی منعی بکەن خۆشم بە زۆربەی تاواجدم زۆرە پێشتریش لەو کوڕەکان حیمایەکان لێرەدا نابوو پارێزگاریمانە کرد بەڵام دوای ئەوەش مەفرەزەیەکی پۆلیسی بەرگری لەسەر ڕێگاکەن جادە ئامەکە مەفرەزەی پۆلیسی دارستانی لێ لەم قۆپیانە ئیتر مەجموعی خەڵکی دیاتەکانیش خۆیان تەعینن ئەم پرۆسیان بەلاوە باشە پارێزگاریەکەن خۆشم زۆر لێرم لە هەمووی میتر نزیکەی 30 کامیرام هەیە من دامناوە لێرە ئیسە 26 لە کارە جارجار ناو بەناو هەندێکی ئیژناکە ئەتەرنێت نییە پاترەکەی زەعیفە سۆلارەکەی خراپە ئەمانە هەیە و دارستانیش پۆلیسی دارستانی قەرداقیش مەجموعێکی زۆر سیستەمێکی کامیریان داناوە لە شوێنەکان لە قۆپەکان لێرە بەولاوە بۆ پارێزگاری لە حیوانێکیەکان و دۆزینەوەی ڕاوچی ئەمانە کاریگەری زۆری هەبوو بۆیە ئێستا لە چاو 15 سا پێویستە سروشتەکە جوانتر بووە دارستانەکە چڕتر بووە حیوانەکانی زۆرتر بوون جۆری تەیر و توور و باڵندەکان زۆرن ئیتر شتی زۆر دەگمەنی لێرە و برادرانی نەیشەر عێراق و نەیشەر کوردستان هەموو ێزان خۆیان بەرنمەیان هەیە جارجار بەرنامەی لەسەرەکەن و خەڵکی کێنن لە دەرەوە لە بریتانیا و لە ئەوروپا و لە وڵاتە عەرەبیەکانەوە دێن ئەمانە پیشاندن بە شتێکی باشی بینن. چی دەگمەنێ بینیوە چه ئاژەڵێکی زۆر دەگمەنێ بینیوە لێرە تا ئێستا؟ وەڵا ئاژەڵی دەگمەن زۆر زۆرە هەنێ شتێ بە شەو بینێ مەسەلەن من خۆم 3-4 جار هێنم بینیوە پەڵگم بینیوە لێرە ئیتر ئەوانەی کە قەرار بوو لە ناوچوو بێتن پشیلێکیوی لێیە چالەکەی لێە بۆنکەی لێە دەڵەکی لێە سوچەڕی زۆرە ئیتر ئەمانە لەوانن کە لە بێ ئاویا بەرەوە لە ناوچوونە چون بەڵام من ئێستا ژماری ئەو کانیەوە دەستکردانی کە دامناوە لەم سەر شاخانە نۆی دەستکرد کە ڕۆژانە ئاویان تێکەین مەجموعەیە کۆل و کانیاوی تریشێ پاکم کردوێتەوە و حمایشم بۆ داناوم بە کامیرەیە بەدوان بەسییان بۆی لە دوورەوە یەکێک بەو ناوە بڕوا پێزانین مەسجێک بۆیە لە کامیراکە و چمەسەری و بتابەیەکە بوو ئەگە شتێکی وابێ بە دواچوونی بۆکەین و پۆلیس و شتە نویسن بێجگەلەوە ئێمە متابەیشەکە جاری وایە ئەگرێکەکەوێتەوە بە تایبەتی هاوینان کە دووکەڵەکەی بینین ڕاکەین پۆلیس ئاگادارەکەینەوە دەستگا پەیوەدیدارەکان لە بابەتی دیفاعی مەدەنی و بەرگری شارستانیوانە دێنی پارێزین ئەلحەمدولیلاوە ماوەی 15 ساڵە ئەم شاخانە نەسووتاون جاجار ئەگرێکی بچوو کەوتۆتەوە زوو کۆنتڕۆڵ کراوە و نەوە بە کاریسەیەکی خراپ بۆی سروشتەکەی تێکدات. حەزەکەی با بەدەم پیاسەکردنەوە بڕۆین سەریشە و خوارەوە بکەین سروشتەکەی ئەمەنە جوانە دڵە پێی ئەکرێتەوە ئێرە هەوای شفێنکیشی هەیە بەڕاستی قوربانی ناوەڕاستی لە هاوی نین
لە شار ناژیت لێرە زۆر فێن کرد منیم شەو لێرە من دەرەجە حرارە سعات 15 بوو 15 هەر سەرمامان بوو هەنێ میوانمە بوو چاکەت و پاڵ تاوشتم بۆ یەنان دانیشتن ئەوەی کە هەیە لێرە تا ئێستا کەسانی لادەر هەبووە کە خاسات بێتن بۆ ڕاوکردن و دەستگیر کرا بێتن هەبوون زۆر تاپانەرە وڵات من خۆم خەڵکم داوە بەگرت دوایی هەرچەند کردو بۆم بەرنەبووە حاکمەکە و تێتی مادەم ڕاوی کردو بەری نادەم ناسیاریشم بۆی تر ناچار بوو بۆی تر کۆلە کوردە ناموسی نەبم بە تووشی هینەکەەوە وتومە ئەوە ڕاوی کردو گیراوە بۆشم بەرنەبوو دوایی یعنی ئەوەیە کە خەڵکەکە تا پێگیر و دای بەرادرێ ئەوە بەدەست حاکمە بەری گرتنەکەی ئاسانە بەس بەردانەکەی لا ئێمە قرسە بەدەست من نیە حاکم کە تەوقیفی کردووی فادی وەرگرت و شایەتی لەسەرەوەگرت تاو هیچی لێکی نییە بریکاری پێشووی وەزارەتی ناوخۆ بەڵێ چۆن ئەمە گونجان لەگەڵ ئەم ژیانی ئێستاە ئەوە عیلاقی ئەوەی من کە کردومە پەیوەندی بە بریکاری پێشووی وەزارەتی ناوخۆنی من ڕاستە پشتێک کردو لە سلێمانی بریکاری وەزارەتی ناوخۆ بوو لە هەولێریش 9 ساڵ بریکاری وەزارەتی ناوخۆ بووم لە حکوومەتی من لە 2019 خانە نشین بووم بەڵام ئەمە ئەگەڕێتەوە بۆ کاتی مناڵی من دیکەمان دەی کرپشنە دی ئەو شاخەوەیە خەڵکی ئەوێنم قۆپیە مڵکی باپیری باوکیشم بووە لە زمانی عوسمانی و تاپۆی هەیە بە ناوی شێخ معرف کە باپیری باوکمە واتە تاپۆی ڕەشی هەیە تاپۆی ئەرازی زراعیە مفەوەزە بالتاپۆی تەوەختەوە تاپۆی ڕەش کڕین و هین نەبووە لە بینی خەڵکەکانە بڵێن وەکو ئەوانی کە ناو شارەکانە ئیکەن بەخانوانە زراعی وابووە لە مناڵیەوە لە 64ەوە هاتوومەتە ئێرە 62 هاتوومەتە ئەو ئەرزی زراعیە و کانێکمان هەیە ئەلیوا کردە تووتن و تەماتە و خەیاروانە تێکڵاوی هەبوو لە پێشمەرگایەتیشا لە 86 لێرە بووین لە پارتیزانیا من تقریبا پێش ڕاپەرین بە 4 مانگ لەگەڵ مەفرزیەکی پێشمەرگە لێکە لە قۆپەکانمون لێرە بووین ئاهاتین لێرە و ئاهاتین ئەچوین بۆ سلێمانی و خۆ ئامادەکردمانە کرد بۆ ڕاپەرین لێرە ماهینەوە شوکە من شارەزا بووم بە مناڵی لێرە بووم ئەم سروشتم بینی بوو بە مناڵی بە جوانی و حەزم لێ کرد و ئاهاتین بۆ سەیری حیوان و ئاهاتین بۆ تەماتەمان بردەوە ئەمانە هینێکمە بوو وەکوڵێ ڕەحمێکم لەسەر ئەم شوێنە بوو خۆشەویستیەکم بۆی هەبوو احتیزازێکم بۆی هەبوو بۆ یەکی تر کە دەست بەتاو پێشەوەیش تەقاوت من لە 2012 خەریکی ئەمیشەم بە چڕی لە 1970ەوە ڕاوچی و داربڕینم منع کردو بەڵام ئاودانەکەم لە 2012ەوە دەست پێ کردووە لە 2014 زۆر بە خەستی تر بە باشی کردمە ئەو وای لێ کردم بەردەوام لێرە ئەمزانی ئێرە چیتیایە ینی خەڵکێک لە سلێمانیەوە بێن پێی بڵێ قۆپی قەرا نازانی چیتیایەت بۆ خەریکی چی بێت نازان لە خەیاڵیانە من لە خەیاڵمە هەوە چی هەیە لێرە ژینگەکەی فێنکیەکەی جوانەکەی ئاتی شەوە ماینەوە من چەندین جار هاتم لەم شاخانە شەو ماوەتەوە لەگەڵ ڕەفیقەکان و خزمەکان ماوینێتەوە کاتی خۆی لە هەفتاکان و هەشتاکان هاتین بۆ ئێرە لە پێشمەگاتیات دایان جار لەناو بەفرا لەم شاخانە ماوەتە ئەهمیەتی ئەم قۆپیانە مەزانی چیە و چی دێ بۆیە خەریکی بووم دڵخۆشم زۆر ئاسوودەم زۆر چووکە ئیشەکەی من وای لێ کردووە بۆ بە چاولەکەی لە شوێنی تر لە خەڵکانی تر لە شوێنەکانی منطقی شاخی بەمۆ لە گەرمیان لە سەرقەڵا لە دەوری کفری لە خانەقی لەو ناوە بۆ بە دیاردێکی زۆر باش لە منطقەی شەقڵاوە و سەفین و زیارەتوانەژی سەخەڵی ئەمەکە ئەمە منی ئاسوودەتر کردووە ینی هەستەکەم شتێکم کردووە ینی لە پێشمەگایەتێکم کەمتر نییە لە کاتی بریکاریە چی کردووە بۆەوەی کە بابەتی ژنگە پارێزی زۆر کاڵ بکەیتەوە بە تایبەت تەرکیزە لەسەر پۆلیسی دارستانە بووە بەڵێ پۆلیسی دارستان ئێستاش لای برادرانی هەولێر نیانە پۆلیسی دارستان ئەوان لیوایەکیان هەیە لیوای تایبەتە بەڵام ئیشی پاراستنی ئەوشی پێکەن بەڵام بەڕێوەبەرایەتەکەی لێرە بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان کەدانرا من لە فەرماندی و پێشمەگە و تێکۆشترە کۆنەکانمانێنا هەنێ خەڵکیشماتین کرد بەڕێوەبەراتیەکماندانا بە نظامی بنکە و کەرت و بەڕێوەبەراتی لەسەر ئاسی محافەزەکان ئەوە پشتگیریکردنم لە دەرەوەی ئیشوکاری حکومەت مەسەرەن جاری وایە بۆ ئەو بنکەی قەراخ و سەنگا و شێختەویل و کەلار و سەرقەڵاوانە پێویستیان هەبوو ئەچوم تەکلیفم لە خەڵکی بەتواننا کرد ئەموو ئەدوو بەرمیلگا بنزینم بۆ بن بۆ بنکەیە ئەو تەنکی ئەو هەنێ سۆندەم بۆ بن بۆ بنکەیە بۆی کانیاوێک دروستکەن بۆ حیوانێکیەکان ئەمە لە 2013 ئێستاش ئەو برادرانی کە لێ مەسئولن هەر بەو
بیر و باوەڕەوە گوێم لێگرن و بە قسەمەکەن جاری وایە خەبەر مەدەنیا لە ڕاوچێک لە فلاش شوێنە تەلەفۆنەکە بۆ پۆلیسی دارستانی ناوچەکەچن ئیجراتەکەن وەکو پێویست ئیجراتی قانونیەکەنەوە کاریگەری ئەو کاتی نەبووایە ئەو کاتە لەگەڵ ئەوانە ئەو کۆنێکشنم نەبووایە ئێستا گوالێ نەگرن یخوارتەمەند درێژوی جا پێم خۆشە لێرە نمێنین و بچینە ئەو شوێنی کە کامێرەکانی لێدانا و حوزی ئاوە لێ دروستکردن لە نزیکەوە ببینی باڵە باشە فەرموو. جەناب باسی ئەو کرد کە یەکێ بوو دەو کەسانی کە خۆت پۆلیسی دارستانە دامەزرانەوە ئێستا کە بینی ئەوە کار و چالەکییان هەیە ئەمە چه هەستێ بە تۆ بەخشێ؟ وەڵا زۆر خۆشحاڵم هەستەکەم سەرکەوتنێکی باشم بەدەستێناوە لە بواری ئەم پرۆژەی کە ئێستا خەریکیم نەتیجەیەکی باشی هەبووە ئەوە ئەگەڕێتەوە پۆلیسی دارستان بێ هەر پۆلیسی دارستان نەبوو لە 2005ەوە کە کاتی خۆی ئیتر حکوومەت یەکی گرتەوە هی حکوومەتی یەکێتی لە سلێمانی و پارتی لە هەولێر وەزارەتەکان هەموو یەکی گرتەوە وەزارەتی ناوخۆ و پێشمەرگە و مالیە نەبێ 2000 هەبوو هەتا 2009 مانەوە لێرەیەکیان نەگرتەوە ئەو کاتە بڕیاردرا هێزی پێشمەرگە یەک بێت ئێمە لە هێزی پێشمەرگە لەگەڵ کاک عوسمان و کاک شێرجەعفەر ڕێکەوتی ژمارەیەکی پێشمەرگە بخەینە سەر ناوخۆ مەسەلەن نزیکەی 20,000 پێشمەرگەمان قسە سەر وەزارەتی ناوخۆ بە ناوی بەرگری و فراکەوتنەوە بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان و بەڕێوەبەراتی پۆلیسی کارەبامان دروست کرد پێشمەرگی زۆرمانی ناوەنێکیشمان تەعین کرد کە لە 1000 کە زیاتر بوونیەکی لە سلێمانی ئێمە بەڕێوەبەراتی دارستانمان دروست کرد و نەتیجەکەی باش بوو هەروە بەڕێوەبەراتی پۆلیسی نەوتوگازیشمان دروست کرد بۆ پارێزگاریکردن لە بیرە نەوتەکان و مشاعاتی نەوتیوانە بەڵام ئەوەی کە مهم بوو لای ئێمە من بەشدار بووم لە دانانی بەرنامەی کردنەوەی بنکەی پۆلیسی دارستان لەسەر ئاسی هەموو قەزا و ناحەکان لای برادرانی پارتی دارستان نەبوو پۆلیسی دارستان لیوایەکیان هەبوو هەر سەر بە زێرەوانی و بۆ هێزانی خۆیان بوو بە حکمی پێگەی کاک مەسعود لە ناوچەکەی خۆیانە قەرارێکی دەرکرد بوو نابێت کەس ڕاو بکات دار ببرێتەوە ئیتر پێویستی بە بەڕێوەبەراتی و ڕسمیات و بنکەوانە نەبوو لایەوان بەڵام لای ئێمە بنکەکانی پۆلیسی دارستان لەگەڵ دادگاکانە تەعاملیان نەکرد هەر کەسێکی درایە محکەمە ئیجراعاتی یاساییان لەگەڵا کرد وەزارەتی ناوخۆ و کاتە تعلیماتی دەرکرد بۆ ڕاوکردن سزاکەچی بێ ڕاوی باڵندەیەک چەند بێ کەرێشیە چۆن بێ ئاسکیەک کەڵەکیەویەک چەند بێ دووسێ جار لەو دانانی تعلیماتانە من بەشدار بوو کاتە خواعافریکا کەریم سنجاری وەزیری ناوخۆ بوو ئێمە و تعلیماتانمان دەرکرد زۆر کاریگەری باشی هەبوو جا من چونکە خۆم حەزم لەم ئیشە بوو احتیمامی زیاد لە حەدمەدا بە پۆلیسی دارستانی وای لێهاتە بوو هەموو پۆلیسی دارستانی ژماری تەلەفۆنەکەی منیان لابوو مەسئولی بنکەکان ژماری تەلەفۆنی خۆمیان لابوو خۆم سەردانی مەکردن یارمەتی باشم بۆ کۆکردنەوە خۆم یارمەتی بۆ وەرەگرتن هەموو ساڵێ لە کاتی کەڵە هەرزا کە ئاستی کاتی جوودبوونی کەڵ و بزنەکانە 40-50 ملیۆن دینارم لە وەزارەتی ناوخۆ تەرخانە کرد بۆ هەموو بنکەکان بۆ پێویستیەکانی مانەوەی مەفرەزەی پۆلیس شەوان بۆ مراقەبەکردنی ڕاوچی چووکە لە کاتی کەڵە هەرزا کەڵەرزی پێڵێت ڕاوکردن ئاسانە کەڵیەتە دەرەوە بە ڕۆژ ترسوهینی نییە پارەمان بۆ تەرخانەکردن بۆ بنزین بۆ مانەوە بۆ خواردنی ئەوانەی کە ئەمێنەوە بۆ پێداوی جێبەجێکردیان ئەیتر تۆ تەسەور کە بنکەیەکی بێڕێوەبەراتی پۆلیسی دارستانی مەسەڵەن گەرمیان 5 ملیۆنماندا پیالی سلێمانی بە هەمان شێوەیی ڕانی و قەڵاتجێکە شوێنەکان هەڵەبجا هەموو ئەمانە یارمەتیماندەن ئەم وای لێکرد بوو بە کولتورێک لە هینەکان هەموو ساڵی ئەمە دووبارە بووە ئیترەمە چوە سەر سکا ینی کۆنتترۆلی ئیشەکانی کردبوو تعلیمات دەرچوو بۆ داربڕین و ئەوانە ئێستش داربڕین ڕۆژانە بنکەکانی پۆلیس بە تایبەتی ئەوانی شار باژێر و پێنجێن و وەڵەبجە و منتیقەی قەراق و سەنگا و دەربەنی خان و ئەوانە ئیجراعاتی باشەکەن هەست دەکەم باش کۆنتترۆل کراوە ناڵم لە 100% بەڵام باش کۆنتترۆل کراوە لە ماوەی
ڕووی کارکردنی لە حکوومەتە وەکو وەکیل وەزیر چ بڕیارێک کە یاوتا و جێگەی خۆی گرتووە زۆر بەدڵێ بووە. من پێش ئەوەی بەمەوەکیلی وەزیر پێشتر کە حکوومەت دروست بوو لە مانگی دەی 92 من بووم بە جێگیری بەڕێوەبەری ئاسایشی کەرکووک ئەو وەختە بەڕێوەبەرەکە پارتی بوو لەو کاتەوە ئیشی باش بکردەوە دڵخۆش بووم پێشمەرگانە ئیشمە کرد بۆ نمونە ئەو هەفتەی کە بووم بە مدیر بینامان نەبوو لە دەربەنی خان کەرکووک مقڕەکەی لە دەربەنی خان بوو بە محافزی و بەڕێوەبەری شتەکانی و ئەمانەوە یەکەم ئیش لە ناو سیارەکان و دووسێ زابتی محقق کردمان چالاکیێکی گەورە بوو کردمان ئەوژەوە بۆ ئەمنی عێراقی نردیان پیاوێکی ئوسترالی سەرپەرشتی ڕێکخراوێکی کرد ناوی ڕێکخراوی کێری ئوسترالی بۆ هاتبوو لێرە سوتەمەنی و نەوت و ئەمانیان دابینە کرد بۆ ئاوارەکانی چەمچەماڵ و شۆڕش وانە ئەمن هینێکیان کرد جەماعەتێکیان تەکلیف کردبوو لە بینی تەکێ و چەمچەماڵە تەقال لێکردن دواسیانێکیان برینار بوو مەسوولی ڕێکخراوەکە ناوی ستیوارد کامیرۆن بوو کوژرا لە باوی دووسێ ڕۆژە ئێمە بە حکمی و عیلاقاتی کە من خۆم هەم بوو بە شخصی لەگەڵ کۆمیتە و مەڵبەند و ئەمانە معلومات پاکۆ کردەوە لە 34 ڕۆژە گرتمان نودەی وردە تا اعترافیان کرد و درانە محکەمە و سزا دران هەمووانە 34 کەس بوون یەک دوانێکیان ڕایان کرد بۆ کەرکووکیش کە کەشف بوون سەرۆکیان ئەوان لەوێش هەر کوژران دوایی لەسەر ئەو ئەساسی ئەو جەریمەیە کە کردیان لە ناو دایرەکەی خۆشماییشی زۆر باشم کرد مەسەر مەجموعەیە خەڵک حکمی ئەدام و ڕۆژی ڕایان کرد برادرانی مەڵبەند و حیزب و ئەوانە لە 95 بووەوە ویان زانی ئەمانە ڕایان کردو چون بۆ هەڵەبجە چووکە هەڵەبجە و کاتە بەدەست پارتی و بزوتنەوەیەوە بووی شەڕی ناوخۆ بوو بەڵام من بە حکمی شارەزای خۆم و ئەوانە مەناسی خەڵکی چۆن و چێ نردونی تەسەڵمە کرد کە ڕاکەن بۆ کەرکووک مەفرزێکی سێ کەسی نرد لە ڕێگایەک لەم قۆپیانە کە شارەزان ئەچێت دیوی سەنگاوە لێوا دام ناوتم 3 ڕۆژ لەوا بن ئەمانە نە شارەزان ناتوان بە ئاسانی بڕۆن وریا بن لێوا دانیشن فعلا مەفرزێکم نرد دوای 2 ڕۆژ لە شوێنێک لە منتیقی سەنگاو لێ تەقایان لێ کردن ڕایان کرد هەرسێکیان کوژران ئەمە زۆر مهم بوو زۆر سەرکەوتن بوو ئیستش خۆشحاڵم بە پشتانە ئەمجار لە هەر کاتی ئیشکردنم لە ئاسایش مەجموعەیە ئەفسەری کۆنی ئەفسەرمدا نابوو لە پێشمەگە کۆنە تێکۆشەرەکاندا ئەوانەی پێشمەگە بوون پێشمەگانە بیریانەکردم کاتە خۆ پارە و سەرۆت و سامان و ئیش و دزی و فزی و گەندەڵی ئەوانە نەبوو دڵسۆزی بوو منافەسەیەکی شە بوو لە بینی یەکێکی پارتی و ئەمانە هەمومانە ئیشمان لەسەر ئەوە کرد کێ باشتر ئیش بکە ئەوە خۆشەویستتر لە ناو خەڵکە لەو کاتانە من زۆر بەباشی ئیشەکانی خۆم جێبەجێ کرد برادەرەکانم دڵسۆزانە ئەرکەکانیان جێبەجێ کرد سەرکەوتێکی باشمان بەجێنا وای لێ هاتبوو پۆلیس و ئاسایش لەو کاتانە زۆر سەرکەوتوانە کۆنتڕۆڵ هەموو شتەکانیان کردبوو بەو نەبوونی و بەو بێپارەی و بەو دوژمنایەتی ئەنواعی دژایەتیە کران ئەنواعی خەڵکدانرا بۆ ئاهاتن زەرریان لێداین ئەزیەتیان نەداین کۆنتڕۆڵمان کردبوو ئاسوودە بووم مرتاح بووم یعنی برادەرەکانم کە لەگەڵمان ئیشیانە کرد بە هەمان شێوە مرتاح بوون دوایەوە کە حکوومەتێکی کردەوە لە 2005 و دواتر لە 2009 من بۆ ئەوەی بتوانم کۆنتڕۆلی شەکان بکەم وەزارەتی ناوخۆ لە سلێمانی نەما بینایەکم کردبوو ئەرشیف و ئەوراقی کۆنوانم لێوەدانا بۆ خۆم هەموو ڕۆژی پێنجشەمە هاتم جۆم لە خەڵکە کرد ئیش و کاری ئەم مەتیقا بۆی مەسروف زۆر نەکەن نەڕۆم بۆ هەولێر هەرچیکیانە بە یا حەلمە کرد یا قەرارم لێدا یا ئەگەر دەسەڵاتی خۆم نەبووە هی وەزیر بووە ئەم برد بۆ هەولێر لە ماوەی 2-3 ڕۆژە نەتیجەکەی جوابەکەی ئەدانەوە بە باشی بە سەرکەوتووی ئەم وای لێ کردبووم خۆشحاڵ بووم ئاسوودە بووم دڵخۆش بووم هەستم بە سەرکەوت نەکرد لە ئیشەکانمە هەتا ئەو کاتانێشی کە تەقاعود بووم بەو نەفەسە ئیشمە کرد ئەمە کارێکی کرد من هەست بە ئاسوودەی بکەم ئێستا شانازی پێوەکەم تا ئێستا حیزبەکەت داوای لێ نەکردووی کە پۆست وەربگریتەوە لە حکوومەتی نوێی هەرێمی کوردستانە من خانەنشینم بەهۆی تەمەنەوە 2 ساڵیش دوای تەواوبوونی تەمەنەکەم بۆم درێژ کرابەوە ئیتر تەمەنم ناڵێ پۆستی سیادی هەر ئەبێ وەزیر بێ
حکومت تشکیل نەبوو دوایەوەی تر هیچیان پێ نەوتمە من ئێستاندامی سەرکردایەتی حیزبەکەمم یعنی جۆم لێگرن برادرانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی لە شتانە جۆم لێگرن بەڵام بۆ ئەوەی پۆستێک هیچ پۆستێکیان هین نەکردن باسییان کردووە خۆیان و لەگەڵ خۆشمە لابەلا باسییان کردووە بەڵام بەڕست شتێکیان پێ نەوتم لێرە ئەوەیەکی لە کۆلەکانە کە دروستم کردووە مامۆسامە بەسەر کوێ ئەڕوانە ئێرە و شوێە ئەمە ئەم شاخە ئەم شوێنێک کە ئیسێمە لەوێستان ئەمە پێڵەن سەر شاخی سەگرمە ئەمە دیوی ئەو دیوە قەراخە ئەم دیوە سەنگاوە ئەمە دی کلپچنەیە ئەمە لە بەردەمانامە کلپچنەیە ئەوەش مرکزی ناحی سەنگاوە ئەم دیوە دەستی چەپمان گەرمیانە دەستی ڕاستیشمان کوێستانە ئەم کە لە شاخە فاسیلەیە لە بینی گەرمیان و کوێستانە ئێستا ماشەڵڵا لێرە و هەموو دارە لێش و ئاوا گەرمیان و کوێستانەکە لەوە هاتووە کوێستان ئەوەی تایە و گەرمیانیش ئەوەیە بەرزی شاخەکەوای کردو دار و درەخت و ئەوی تابێ و بابەتی جیۆلۆجی جیۆپۆلیتیکی هینەکەش وای کردو وابێ و بەرزیەکەی وایە و منتیقەکەش ئەوە ئەتا بەڕۆژوو بڕۆی فێنکترە ئەوە دوو کامیرە لەسەر و کامیرە لەوەیەکیش لەو بورجەوە لەوە کامێرێکی گەورەی پیدیزێتم داناوە سەرپەرشتی ئەمانەکە زۆربەی کات ڕووی لێرێ و لەو دێی ژاڵەوە تا گاتە پشتی هەنارە بە پیتیزە دەتوانم هین بکەم متابعە بکەم ڕاوچی ئەمانە چاری وایە هاتوون پێ هاوتونەوە تەق هاتووە شوانە تەلەفۆنی کردووە ئەو تەقەبووە لە پشتی کردبچنەوە یەکسەر پیتیزێتم قسۆتە ئیش و کوڕەکان مناردووە دۆزیمانێتەوە تەقیانێ کرد و ڕاوێ ناو ئەوە لەمان لای ئێمە جارێک لە ئەڵمانیا بووم لە 2012 بەو کامیرە 2013 بۆ کامیرانە مراقبەم کرد سێ کەس بە سیارێک هاتن دابەزین تەلەفۆن کرد پۆلیس و ئاسایش هاتن گرتنیان هاتبوون ڕاوچی بوون سێ زابط بوون گرتیان هەتا خۆم هاتمەوە دوایی قانونیان بەسەرا جێبەجێکردن سجناکردن ماوەیەکی زۆر و دان محکەمەی تر ئیجراعاتی قانونی خۆی لەگەڵاکردن قەت لەگەڵ ئەوە یایی ئاژەڵ ڕابگریت لە خانووەکەت لە قەرەداغ ئاژەڵی کێوی نەخێر هیچ ئاژەڵێکیشە نییە ئاژەڵی کێویم نیە نەخێر قەل و مریشک و بزن ومانەمەیە بۆ خۆمان بۆ بەکاریانانی خۆمان هەمە ماڵێکی عەربمانایە لە خوارەوە بەڵام ئاژەڵی کێویم نیە کاری کێویە سەری لێ شێوا بوو کوڕەکان گردیان ماوەی ماونیە بەخێوماکرد نەخۆشکە و بردم بۆ سلێمانی لە خەستەخانە عیلاجیان کرد ئاویان بۆڵواسی ئۆکسجینیاندا پێی تووشی ئیلتیهابی مەعیدە بوو نازانم شتی خراپی خواردبوو ئیتر هەر چاک نەبووە تا 12 شەویش لەژێ ئۆکسجینا بوو دوای مردار بووە کاتەکەم ئیشانە ئەەکەی بەردەوام بە لە ڕێگی کامێرە و چاودێریان ئەەکەی بەس ێو هەستتم بۆ بکەت چه هەست بە چیەکەی ئەوە نەم پێخۆشە ئەوە نەخۆشحاڵم جاری وا هەیە لە سعات چواری بەیانیەوە هەڵسم بە مۆبایلەکەم مراقبەکەم ئیتر خەڵکی ڕەمی نەزانێ ڕاوچیوانە ئەزانن چونکە ئیجراعات کراوە بەهۆی ئەو کامیرانی منەوە لەگەڵ ڕاوچێکانە بەڵام من ئەم شەو مەسەل میوانمە بووە سعات دوو خەوتم سعات 4 و چارێک خەبەر بۆتەوە بە کامیرە مراقبەی ئەمانم کردووە ئێستا ئەمڕۆ حیوانە کێوی زۆر کەم لەسەر کۆلەکان چونکە دوێنێ ئەم بەیانە دووسێ گورگ لەسەرم کینانە بوون حیوانەکانیان ڕاو نەبوو خۆتەقە لە گورگیش ناکەم گورگیش ناکوشم بەڵام کارێکی کردووە گورگانە ئەو دوو ڕۆژە لەم ناوەن حیوانەکان ناوێرن بێ لەسەر ئەوەکان بە باشی هیچی ئەەکەن بۆ بەراز کە وەکو باسێ کرد زۆر زەرەیشی لێ بەراز خۆی بە قانون کوشتنی هەموو ئاژەڵێکی مەمنوعە خەڵکی دیاتەکان دێن ئەڵێن ڕێگەمان بدەنەچن بۆ لای مدیر ناحیە و پۆلیسی دارستانوانە بەڵام ئەویشی حکومەتە زەرەری زۆری هەیە کشت و کاڵتێکەدا دێراوتێکەدا مەرەزەی نەیاڵە گەڕێتەوە ئەمانەکە زۆر بەراز ئێستا زۆر بووە بەرازیش جاری وایە حوت هەش بەچکێ بێ ئەوەنە بە سەریعی زیاکە یعنی ئێستا ئەو ئاژەڵی زۆرترین بە لەم ناوەیە بەرازە بەراز و بزن و کارێکیوی زۆر بزن و کەوەکیوی پێ خۆشە دابەزی سێریشی و من بۆ لێرا شتێکی هین هەیە سەیری کەیمە ئەمجا من شتێکی بۆ باس بکەم
ئەو کۆپی ئەو دیوە ئەمەی خۆمان ئاوی تایە تایسە ئەو کۆپی ئەو دیوە چوارکانی تیا بوو لەو هەفتی پێشوە لەگەڵ ئەو کاک جەمالی سایەکەی ئێوە هێنا چوینە سەری سییانیان وشی کردو یەکیان ماوە چاکما کردوێش بەتەمام حالیکەم بەڵام لە هەمووی بتر ئاو لێرەش کەمە بەشی ئەم هەموو شتە ناکە و بەشی دار و دەرەختەکانی لەو دەربەنەوە ئەلێەوە بە مزەخە ئەو مەڵداوە بۆ ئێرە بۆ ئەم پشتی جادا لێەوە بە مزەخەیەکی تر هەڵمداوە بۆ ئێرە لێرا تەوزەیم کردو بە سێ بۆڕی یەکیانەمە تا چێتە سەر تەنچێک لەوێ ئەچێتە سەر کۆلەکانی ئەوێ یەکیانە چێتە سەر ئەمە لێرا کۆلەکەی ساچی لەسەر ئەمە لێرە دانیشترا دانێکی ترا یەکیشان چێتە ژێر ئەو بەردەوە تەنچێکم داناوە چینە سەری لێەوە چێتە سەر 4-5 کۆلی تر باشەگەر ئەو کەم بێتەوە ئەو نەمێنێ چون ئەم سەڵ بێبارانی بوو چی دەکەن لای دواترتان چییە؟ کارەکانمان ماوە ئەلێرا بیرێکیشم لێداوە بە بیرەکە ئیساوەڵە وەرە بەڵام ئەمەش وش بکە مەجبورم تەنکەرێ پەیاکەم بیرێکە بەیە لە خوارەوە لای دیەکەی خۆمان لە خوار دیەکەوە 200 مەترە زۆر باشە بیرەکە ئاوی تەواوی تیا بێت تەنکەرێ پەیاکەم دوسێ ڕۆژارێ بێنم ئەم تەنکیاری پێپڕکە بۆ ئاوی دەمە تا مانگیدا ئەبێ وا بکەم چونکە تا مانگیدا خەتەرە حیوان تەیر و توور ئاوی نەبێ مردارێ بێتەوە ڕەوەکە ئەڕوا چێتە بەردەستی ڕاوچەکان ئەوە خەتەرە بەڵام ئەو وەختە ناچارم ئێستا خۆ تۆ معاشەکەشم بەشیەوە ناکە گیانم بە هەنێ برادەڕشتی وای جاجا یارمەتی مەدەن کامیرەیە کڕ و سۆندە و بێر ئێستا خەریکم 3-4 ڕۆژە لە ئەخیری ئەوێ ئەو کۆپی ئەخیر پێڵەن زەردا ئەو دیوی ئەمە نە ئەوی ئەخیر بە حاڵتارمێدا ئەوە دیەکەی لەو دیوە سەرچاوە خەڵکی سەرچاو بیرێکیان لێداوە من برادێکیان هاتن وت من گاستانە دەمێ کاکشە جعفەریش پاریدا پیان سۆندە بکردن کۆلێک دروستکەن لە ناو شاخەکە بچووکەکانەکانی وشی کردووە بۆ ئاژاڵە کێوەکان بەو کۆلێ ئەوان ئاوانش ئاویدەن ئێستا خەریکی ئەوانم لە دوسێ شوێنی تش خەریکی ئەم بابەتم چەند دڵخۆشم بەم بابەتە باوەسا کای بینم باوەڕە هەبێ زۆر مرتاحم بۆی کە ئەمڕۆ هاتوومەتە ئێرە شتانە ئەبینم جاوەرە من چەند مرتاحم چەند ساڵی کە هیلاکە بم جاری وایە چمە سەر و کۆلی خوارەوە دەستی تێخەم و یەمەوەچم پاڵەکەم نانەخۆم ئەوە نانم بۆ خوری ئیسراحەتم بە کەیفی خۆم ئەخەوم یعنی بمێ بخەوم لە 10 دقیقە خەوم لێکەوێ ئەوە ئاسوودەم باسی کاکشە جعفەرێک کرد ئەو چیەکە ئەو یارمەتی تیا لەو شتانە زۆر تەشجیع مەکە یارمەتی بەدا مەسەر ناڵم پێرێ پێم وتم ئەو دێ خەریکی ئەوەن وتی چیانێ وتم وڵات سۆندیانە بێ بای ڕێمێ بای 600 وتی ملیۆنێکیان بۆ بنێرە با بلۆکوشیش بکردن کۆلەکەی پێ دروستکرد خۆی نردی پارەکەمان دوێنێ کوڕەکات کوڕی خەڵکی سەرچاوە حەکیمی ناوە کۆنە پێشبگەی شیوعیە ناسب من خۆم پارەکەی بۆ بردن بۆ خەڵکی دەکەیان و خەریکن ئێستا ئیمڕۆ خەریکن کۆلەکەی بۆ دانیەوەش سەرم ئاوا لێرە ئەمجا ئەوە جاری وایە لێرەوە مزەخەکەی تر قووەتی نامێنێ هەتا ئێرە هەڵێدا لێرا مزەخەیەکی ترم داناوە هەڵێدەم بۆ سەرەوە تۆزێکی ترە چینە سەرەوە ئەوانەشە بینی ئەمە ئەتەرنێتێوێ کارەبایەوێ چۆ ئینتەرنێتە گیانەوە ئێرە ئایکیو یارمەتیان داوم بە سەحن لە قەراخ وەرم کردو لەو سەرەوە لێشەوە داومەتە ئەو دیوەوە و ئاسیاسیێڵش 12 کامێرم بە سیمکارتی ئاسیاسیێڵ ماگانە هینی تێکم باشە ئینتەرنێتەکە زۆر باشە ناچارم لەو شوێنە دایانێم کە خەتەکە باش بێ ئەمە مزەخەیەکی ترە لێرا دام ناوە کارەبان بۆیە ناوە کە ئاوەکە لێرەوە بە قوت ناتوانێت سەریخا ئەمە جارێکی تر دەفعێکا بۆ سەر شاخ و ڕێکاتە تەنچەکانی ئەو دیوە ئەمەی تر خۆ ئەمە ئەم کۆلە دوو کەس هەموو ڕۆژێ دێنە سەر ئەم کۆلە یەکیان لە خوارەوە ئاو هەڵەدا یەکیش لەوە تێکا سەیرێکا جاجار دوسێ ڕۆژارە پاکێ کاتەوە ئاوی خاتە سەر و ئەلێرەوە چێتە خوارەوە مامۆستا ئەم ئەوە بکە بە شاشەکە لە خوارەوە سیرمان کرد وا بوو ئەمە یەکێکە لەوانە 3-4-5 دانەمان لەم سەر شاخە هەیە لە شوێنی جیاواز لە حدودی 15-20 کیلۆمەتری مربع لەم ئەمانەمان هەیە بەس ئەمە لەبەرەوەی شوێنەکەی سەختە کەڵکیێوێ بە تەمەنەکان دێنە ئێرە ناچنە تەنکا و شوێنی تەختی لەم ئەشکەوتانان و شەوان ئێواران و بەیانان و شەوان درەنگیان ئەلێوێنە خوار و ئەلێرۆیەن لە قتێ ڤیددیۆی زۆرم لایەن لێرە ئاو خۆنەوە و
باشە بۆ بە تەمەنەکان ناچنە خوارەوە ئەوانە وە کۆڵی شارەزا بوونەوە نێت تقیان لێکراوە ئەترسن و شارەزای خەتەریاد بوون لەسەر ژیانیان ئەوانەی کە تەمەنیان لە 4 ساڵ و 5 ساڵ بەرەو ژوورە دێن لەم جۆرە شوێنە سەختانە ئاو خۆنەوە ئەلێەوە دێناوە شوێنێکی سەختە ئەلێ جاری وای ئەخەون و دێنەوە لێرە ئاو خۆنەوە مەسەن 5-6 سەر حیوانیان ئەلوا هەنێکیانەکەون و دوانیان نێسیانێنە ئەو خۆن و ئەڕۆن و دوانی تریان حیوانێکی عادەتێکیە مەسەن 40-50 سەر بە یەکەوە بن دایمە یەکێ دوان حراسە لە شوێنێکی بەرز بە بەرزیەوە هیچ هەرسێ دەکا کە شتێک بوو ئەو حرەکەتێکاوی تر هەمووی دوایەکەوێ مەسە ئێستا دوێنێ بەیانی سەعات دەوری 8:30 لە کۆلەی ئیسە لە خوارەوە پیشاندان ئەوەی کاتین لەوێ 30 سەر حیوانی لێبوو کاری 3-4 مانگ و 2 ساڵ بزن کار و هینی کێوی 2 ساڵ و 3 ساڵ و 8 ساڵ و ئەمانەی لێبوو سعات دەوری نۆنی و سێنم کرد هیچیتیانەمە ڕای کرد وەختێک بزایی 2 گورگ هاتن حرەسەکان دیار لە دوورە بینێتی کە گورگەکانی بینی و ئەوان ڕۆشتون و گورگەکان لە قتەی ڤیدیۆمە هێنە سەری وەچنە ئاوەکە و ئەخۆنەوە و یەن و ئەچن مراقەبەکەن بۆیان باشە ئەو گورگانە کە لە ڤیدۆکەش 2 گورگ دەرکەوت ئێرە نەبوو ئەوەی تریانە ئەوەی کە لێوا وەستان نەبێت نانە ترسنێ گورگ بە ئاسانی پەلاماری زەلام نادا گوری ئەم زەمانش برسی نییە لە گورگی برسی پەلاماری زەلامەدا ئاژەڵ و بەراز وشتی زۆرە تێرن دایمە تا ئێستا باڵندەی دەگمەن چی بینیوە لێرە خۆی ئەم قۆپیانە مەجموعەیە باڵندەی دەگمەنی هەیە ئەو برادرانەی کۆلیجی زرا و ئەوانەی باڵندە و خێزانەکەی دکتۆر هەموو دکتۆر سامانەوانە کتێبیانەیە لەسەر درەخت و باڵندەکەیەکانی ئەم قۆپیانە مەجموعەیە 30 نەوع باڵندەی تیا بەڵام باڵندەی بازی لێیە هەڵۆ دووسێنەوە هەڵۆی گۆشتخۆری لێیە نەوعێکی لێ هی ئێرەنین یەک دو نوعی ئێرەنین لە مانگی 4 ئەوە نادێن یەکێ لەوانە باڵندەیە کە پێڵێن نەسرە زەهەبی گەورەیە تقریبن کە باڵێک هاتەوە 2 مەترە بێ پێڵێن هەڵۆی ئاڵتونی لێرە زۆر هەیە ینی زۆریان هەموو بەهارێکیان تا ئەخیری پاییز و سەرەتای زستان ئەمێنەوە بە حکمێوەی ئەم شاخانە شوێنی سەخت و ئەشکەوتی سەخت و تاق و قولی بەرزی پێوەی هێلانەیەکەن هێلکەکەن بەچکەکانیانەکەن تا سەرەتای زستانوانە ئەڕۆنەوە بە شوێنەکانی خۆیان ئەمە لە قتێکی ڤیددیۆیمە هەیە لەسەرم ئاوە یەکێ لەوانە لێرە ئاوە خواتەوە چێتەوە بەرەو باڵێکاتەوە لە لام هەیە ئەوە شتێکی نایابەوە دەگمەنە لەکوێوە یەت ئەوەی کە زانیاری بەسەر کۆ کرد بێتەوە وەڵا ئەوە برادرانی هینە هێڵێن ئەو مامۆستا کۆرش و کۆرش ئیشی ئەوەیە مامەسای زانکۆی کۆرش ئارارات و دکتۆر سامان و برادرانی هین سۆران وانە معلوماتەکانیان هەیە یەک دوو جار هاتون بۆ لای من کۆرش سوفە جارێ لەگەڵ جەماعەتی یۆنات بوو ئەلیوە تەسویرێک کرد بە ئاسمان دووسێ داڵیپەوتی وەڵا ئەو باڵندێوتم لێرە نیشتنەوە جاجا زۆریان بینم وتی ئەو نەوەعین ئەو بۆی باس کرد من نەمەزەوە مەزانی هی ئەم مەنتیقانە هەموو کاتێ دەست بەس نەمەزانی کۆچەرین لە شوێنی ترۆ دێن و ئەڕۆنەوە هەنێک کە نەسمە شتی واشەیە لە شوێنی ترۆ دێن لێرە ئەو باڵندانی کە بەقەی ڕیشۆڵەیە گەورەتر نزیکی کۆترێکن ڕەنگا و ڕەنگن ئەوانەشی ئێرە نین ئەمێنەوە لە بەهارانە هێلانەکەن لەم ناوە زاوزیەکەن و دوای ئەڕۆن چونکە ئێرە دەرەجی حرارەتی زستانیە چێتە نزیکەی 30 لە ژێر سفرا بەفری جاری وایە 2 مەتر لێباری ئەم شوێنە بەرزانە باشە مامۆستا وەرزی هاوینە ئەم دیمەنە ئاواز جوانە بێ لە بەهارات چی بێمە لە بەهارە ئەو پوششتەشی کە بینی ئەویشی سەوزە و فێنکە و هەوایەکی جوانی هەیە و ئەم پوشانە کە توێ بینی هەرە هەمووی سەوزە و ئەنوایی گیانلەبەری حەشەرەی و خشۆکی سێر و سەمەیتایە ماری سێر و سەمەیتایە ئیتر باڵندەی بچوو هەر قوڵتە سێ چوانە قوڵتی تایە بچووکی تایە گەورەی تایە گەورەتری تایە ئەوە ئەخوێنن ئەی لەم ناوەسی گوێ لە دەنگی تیر و توورە ئاوازێکی ئەو نەخۆشیە حەزەکەی لەم ناوابیت ماری گەورە چی بینیوە لێرە ماری گەورە زۆر گەورە نازانم چۆن بەڵام ماری لێ پێڵەن کڵۆی باب زۆر خەتەرە زۆریشی هەبوو بەڵام ئەو کوڕانی لە ئەمە زۆر ئەیکوژن چووکە زۆر خەتەرن ماری ئەنواعی ماری لێ ئەو برادێک هەبوو کاتی خۆی ئەها لەم ناوە ماریەگرت خەڵکی سلێمانی بوو تر ئەو ئەیزانی لەسەر مارەکان هینی هەیە ئەوەی هەیە نووسی نوشتی هەیە ماریکرد.
شتێکی باشە پارەیتیانێ پای تا سەرفەکەی وەختی پێکوژی مهمەوەیە خەڵک ڕازیە تەیروتوی ڕازیە ئاژەڵی کێوی ڕازیە خۆم ڕازیم خوا ڕازیە ئەوە زۆ گرنگە کە ئێوە گیانێکە پارێزن لێرە بەڕاستی چی بە برادەرەکانەوە تۆوان کە لەناو حکوومەتان ئەوانی لەناو حیزبان وەڵاهی خۆی ئەوانش زۆریان زۆر جۆم لێگرن زۆر احترام مەگەر مەسەر مەجموعێ برادەرمان هەبوو کاتی خۆی ڕاوچی بوون کوڕیان خۆیان برادریان حیمایان ئێستا هەموو ئەوانە لەبەر خاتری من و لەسەر قسەی من و وە کۆڵێ هەندێکیان کوردە ناموسیش وازیان لە ڕاو هێناوە ئەوانش دەستخۆشی زۆرم لێکەن لە میشا ئەمە تەنشێکی ترە لێرەیە ئەم تەنشی ئیسە لێرە دابەزین چینە ئێرە لێرە قسەی بۆکەم هەواکەشی فێنکە هەواکەی زۆر فێنکە ئێرە کوێستان ئەوێش گەرمیان کە داری تیانە آخر خۆی کاتی خۆی هەی بووە ئەو دارانە بینیوە ئەو ڕیزی ئەوە ئەوە قەغەیان کردوی سەخەڵ نایبڕێ بەس پێشتر هەتا نزیکی سەنگاویش دار بووە بەڵام لە هینەکانی چلەکان و پەنجاکان بە دواوردەوە دە خەڵک نەوت و گاز و شت نەبووە خەڵک بۆ سوتەمەنی بەکارهێناوە بۆ سەربان و لەجیاتی حەسیروانە گەڵاکان قسۆ سەری خەڵوزیان لێ کردووە کوری جاران خەڵوزیانە کرد لە پەنجاکان و شەستەکانە لێرەوەیان بر بۆ کفری و دووزیان فرۆش خەڵکی ئەم دیانە لێرە کەسابەتی پێوە کراوە بەرهەمەوە بەڵام ئەوەی کە سەیرە ئێرە دارستانێکی پەڕ خۆ بەو شێوازە مامەسا خۆ وتێ خەڵکی کرپشنەم بەڵێ ئەمە گوندەکەی جەنابتە وایە ئەمە من لێرە خەڵکی ئێرەم لە دیەکی تر ماوەی ماڵ باوکم لەو دیێوەمەراوان بۆ لێوێ لەدایک بوون من و شێت حەمەرەش و خوشێک و لێ لێدایک بووی هاتوونێتەوە ئێرە با باوکم و باپیرم و باپیرە گەورەشم لێرە لەدایک بوون ئەمە شوێنی تەکی کەس نزانی ها و تەریقەتی کەزای شێکەریمی کەزان کاتی خۆی پێش 150 ساڵ شاخە لە خەڵۆتا بووی تر تەسەوفی کردەوە ئەتۆ لێرە ئەمکەی بڵاوبوونەوەی تەریقەت و دەروێشەی لێرە بڵاو کردوێتە بۆ مەرکەزێکی دینی و علمی لێرە مەدرسەی دینیشی تیا بۆی تر لێرە بووین ئێستا هیچ ناوەندێکی تیا ئێرە هەر مەرکەز و مەرقە و مزگەوتە گەورەکە و ئانی تیا هەیە بەس خۆیان شەغنەرۆی سەرەکەی لە سلێمانی تەکی سەرەکیەکەی لە سلێمانی و لە هەولێرێتی و لە بەغایەتی و لە مووسڵێتی لە ڕوومانیەتی و لە وڵاتانی تریش فەرقی تەکێکی هەیە خەلیفە لە ئەمریکاش لە ئەمریکاشی بەردەوام لەگەڵ شەغنەرۆیە دەرەکەویت ئەم چی یەکەن باوکمان ئامۆزاییتەوە ئەو کوڕەزای شاولقاری شەکەریمەم کوڕەزای شەغەحمەی شەکەریمم ئاوە شاولقاری شەغەحمە برابوون کوڕی شەکەمی کە زاون لەو دوو بنەماڵەیە لەو یەک بنەماڵی جا ئەوە لەوێەوە ئەو مزەخە و تەنکیانم این کردووە ئەم تەنکی هەموو ڕۆژێ پڕێکن لێرەوە بە دووسێ سۆندەها لێرەوە فەرعێکە ئەو فەرع ڕەشەیان چێتە خوارەوە سێ تەنکی سێ کۆلی ئاوم بەم شاخات تا نزیکی ناوقەی زیاتر بردووە سێ کۆلی لەوانم دروست کردووە ئەمە شانە چێ لەنا ئەو دەربەنا ئیسە لەسەر شاخ و شانتادەم حیوانە زۆرەکەی زۆر لەسەر و گورگەکەیشی لەسەر بۆم بەیانە لەوێ شا کۆلیکم داناوە ڕێگام کردێتەوە کامیرەم لێوە داناوە کۆنتڕۆلی لەو شاخۆی کات تا تقریبا 6 کیلۆمتر ئاوە مامۆستامە تێچووی زۆر نەبوو بۆ سەر تۆ من جاری وایە فرسێکم پێ نییە لە کوڕەکان مەڵم ئەو هینم بۆ بکەنیتر ئاوە گوێی نادەبێت نەبڕام بە بەوە هەیە کە سبەی نێمردم چی بەجێنم چی هەیە سەر سامان خۆشترین کاتمەوەیە کە من ئیشەکانم بڕوە نەتیجەی هەبێ کە من مردم بۆ چیمە چی بەجێشتووە مویمەیە چیم کردووە خۆم مێشکم چیتیا ئێستا چەند مرتاحم ئەو مهمە هیچ هاوکار نین ئەوان ئەڵێن چی لەسەر ئەوان زۆریان پێ خۆشە شانازی پێوەکەن لای ڕەفیقەکانیان لای ئینەکانیان شانازی پێوەکەن هەموو مناڵەکانم ئەم شەو کوڕەکانم زاوایەکیشم هەیە هەمویان لەگەڵ پۆر و خاڵ و ماڵ کەس و کارەکەمان شەو هەموو لێرە بوون بە خۆشحاڵی و زۆر چێژی لێوەرەگەنەوانیش ئەوانش خۆشحاڵن ئەچی لەسەرەوە لەوەی تر
هەبوو شوێنەکانە بینی ینی لەم پەڕۆ بۆ ئەو پەڕیسەوە خۆڵبانینەکە تۆزێکی ماوە ئەینا ئەوە برجێکی ئاسیایە لێرە لەناو ئەم دارانەیە لەوێش کامیرێکی گەورەی پیتیسێتداناوە موافقەت لە کاکفاروق وەرگرت لەسەر برجەکەی وان لە شوێنێکی بەرزدام ناوە ئەوان خەتی کارە باوشتیان داوە پێ بەڵام کۆنتڕۆڵی لای خۆمە ئەگەر تەقێ ڕاوێشتێکە بێت لەو مەنتیقە لێەوە بۆ ئەوێ یەکسەر ئیسوڕێنە بەچمە سەری زووم یەکەمە ئیدوەستمەوە ئیجراعاتێکی خەڵکە لێ بڕۆ بە پۆلیس و کوڕەکانی لای خۆ بزان چیە باسی کاکفاروقی مەلا مستەفا و کرد تا چەندی هاوکارە وەڵی زۆر عەرزی هاوکاری کردوم بەڵام ئەوەی کە مەسەڵەن ئەو برجە هەر من تەکلیفم لێ کرد و برجێ لێوا دانا خەڵکەکەش ئیسفادی لێ کردم منش کامیرەم لێ داناوە سێ جار پێوتم و توێتی چەند کامیرەت هەیە سیبکاتی لەسەرە من بۆتی فریەکەم وتم وەڵا تازە من بۆ 4 مانگ بۆچی هینیکەی بەڵام ئەگەر زۆری کەم ناچارم بۆم ناکرێت پارەکەی بۆم نادرێ بێ پێی بڵێم وەڵا خۆی جوان باویش بێتە پێشۆلە بین ناو زۆر عەرزی کردووە بەڕاستی ئەو زۆر هینی کردم ئەو کاکامەران زۆر هینیان کردم لەو بوارە فەرموو مامۆستا جەبا بچینە سەرەوە لەسەر شاخی سەگرمە ئەڵبەتە لە دەربەنی تەکیەوە تەکی دەربەنی بازیانەوە تا ئەچێتە ئەو لوتکەی کە پێڵێن هین زەردە تا ئەوێک کە بەرامبەر دەربەنی خانە ئەمە زنجیرەچیای سەگرمەیە لەم زنجیرەچیایە ئێرە بەرسی شوێنە جگە لە هین زەردە تۆزێ لێرە بەرسرە ڕەبێت دە 15 مەتری لێرە بەرسر بێ ئێرە 1870 مەتر لە مستەوای دەریاوە بەرزە ئەم شوێنە ئەو نقطەیە ئەمە ئێستا ئەمە بەرسین لوتکەی ئەم شاخەیە بەرسی ئەمە کۆتا نقطەیەتی جگە لەوەی زەردە بێجگە لەوێ ئەو سەری ئەو قەوسێکە ئەوەی قەوسە ئاوایە بەڵێ قەوسێکە لەولا ڕەشایەکە ئەوێنە بێ ناوی مامۆستا لە چی هاتووە مامۆستا بوو من لە ساڵی 76 مامۆستا بووم مامۆستا بووی بەڵێ مامۆستا چوانێک من معهدی معلمینم لە 76 تاو کرد و لێرە لە کرپشنە دەرسمەوتەوە لە دیەکەی خۆمان ئبتدایی هەموو شتەکانمەوتەوە بەڵام خۆم اقتصاسم بیرکاری بوو بیرکاری بەڵێ ئەی دوای چۆن چوویتە ناوبواری ناوخۆ ئەسکەری و ئەو بابەتانە من نەچووە ناوبواری ناوخۆ من بوومە تەنزیم بووم و دوایی بوومە پێشمەگە لە 86 و چوینە ئێران و پارتیزان بووم و ئاوارە بووین و هاتینەوە لە ڕاپەڕینا لێرە بووم ئەندامی مەڵبەند بووم دوای ڕاپەڕین و کلمانە مدیری ئاسایش و وەردە تەجروبە ئیش بووم بە جێگیری ئاسایشی گشتی و بووم بە مدیر عام لە وەزارەتی ناوخۆ وەکیلوەزیر ناوخۆش وەزیفەیەکی سیاسی و ئیداریە دەسەڵاتێکی هینی شێوێ وەکوڵە تۆزە پێشمەرگانەیەوێ ئیتمنیان تەرشیا کرد بیری مامۆستایەتەکەی وەڵا بە تەمەنم بەسەر نەچوە چوون مامۆستاییمە کرد بە خۆڕایی وەکو ئەم ژینگە پارێزە چێژم لێ وەرەگرت من راپۆرتێکم هەیە لە 82 مشریفەکانیان نووسی لەسەر مامۆستاکان ئازا شەوقی مشریفم بوو بە حکمی تەنزیم و ئەمانە ماوەیە غایب بووبووم ئیلفات نەزەرم بۆ هاتبوو بەس راپۆرتێکی لەسەر نووسی بوو لەسەر نووسی بوو معلم ممتاز ئیتر یەک لاپەڕی پڕ کردبووە وەڵاوای کردبوو لە تربیە هینەکان لەسەر لابردم غیابەکان لەسەر لابردم ئیلفات نەزەرەکان لەسەر لابردم غایب بووم خۆم شارد بۆ هەنیا برادەرم گیرا بوون لە 81 ماوەی خۆم شاردەوەی تر ئەو کاتە مامۆستا بووم ئەوە ئەو مناڵەکانێ هیچ دەرسێ پێوتونە تۆ لە کاتێکە لە قوتابخانە بوون بە مناڵی ئەوانەی کە مناڵ بوون خۆم لەبەرەوەی لە دەربەنی خان مدیری ئاسایشی کەرکوو بووم لە دوای ئەوە لە 94 و 5 وانە
ئیتر لێرە ئەوان لە سلێمانی بوون بەس مناڵەکانم زیرەک بوون شکار نەبێ زۆر زیرەگرن بۆ ئەوانی تر خۆیان بەتوانە بوون هەمویان کولی تۆبیان وەریگرتن چەندیان لە تۆ بوون دوو کوڕ و کچێکم لە کولی تۆ وەرگیران کوڕێکم وازیە ناچوو هەندەسەی معماری یەکێکی تریشم لە هەندەسەی ژینگە وەرگیرا و ئیسە زابتش ئینە شکاریش دارە قسادی خوێندووە و ئیسە زابتە لە فەرماندەی یاخوا تەمەەن درێژ بن مامۆسا ئەم دارانی کە لێرەیە دارەکان چی و چین کە لێرە بوونیان هەیە ئەم دارانەی کە لێرەن تەمان هەمووی سروشتیە زۆربەی داری بەڕوو بە نوعەکانەوە هەیە بەڕووەگری هەیە گزگلەگری هەیە مازوەگرێ کە سێشتی جیاوازن خۆیان داری قەزوانی زۆر لێیە کە پێڵێن دارەبەن بنێشتیشی لە دروستەکرێ داری کەوتی لێیە دار بەڵاڵویکی لێیە داری هەرمێ لێیە گۆیژی لێیە ئیتر ئەنواعی داری تریشی لێیە ینی من ئەوانە کە لە بیرمە ئەوانە کە بە زۆری هەن لە بناوە لەم قۆپیانە ئەوەی کە هەیە ئەو ئاژەڵانی کە لەم ناوەن جارە بۆ کە ئاژەڵ بە بریناری دۆزنەوە بەڵێ هەر ئەو کانی کە ئیسە چوونە سەری ئەوەی خوارەوە ئەمەی ئیسە چوونە سەری بە کامیرە جارێک بینم دووسێ حیوانبوونیەکیان دەستێکی شکا بوو کوڕەکان منات لەم ناوە هەرچەند گەڕای نەمادۆزیە بە زیسێژ ماوە کەچی ئاخوا دەستێکی گۆجە بەڵام کە ئاژەڵ برینارە بێ خوێنی لێکی خۆتە داوینەکەیتر مرداری بێتەوە ڕمێ نەتوانێت هیچ بخوارم بێ ئەوخوا ئەو نەتوانێت بخوا نەگاتە ئەو لە بەرەو مرداری بێتەوە گەر برینەکەی سەخت بێ و خوێنی زۆر لێ بڕوە چ شتێک تا ئێستاکە لە هزرتا ماوە بیرێ ناچێتەوە کە زۆر زۆر بێتاقەت لە چ ڕوویەک لەو لە بواری ئەم ژینگە پارێزیە تا لێرە هیچ من مرتاحم زۆر مرتاحم کە ئەوەی کردومە نەتیجە هەیە بۆ بەڵام ئەوەیە مەجموعەیە خەڵکەن زۆر لاسارن گوێ بە هیچ نادەن خۆیان ناتوان ڕاو بکەن خەڵک بە کرێگەری ئینێرن بۆ ڕاو بۆ بە کرێگرتنیشی هەیە بابەتە بەڵێ ئەرۆڵا خەڵک هەیە ئیمکانیاتی هەیە کۆنە ڕاوچیە دووربینی شەو و لێزەر و تفەنگی لێزەر و قەناسی معتەبەرە کڕیداتە ڕاوچی و هێنێ خەڵک هێزە ڕاوچی تاین کردو کردێتی بە حیمایی خۆی ئینێرێ بۆ ڕاو ئامانەت تۆزە ئینسان هینەکان نیگەرانەکە باسی ئەو ئەجیزانەکەیت و ئەسلیحانەکە کە پێیانە بچی بۆ شەڕی تیرۆریستان خۆی گرێت زۆر پاڵپشتی کردووی لەم پرۆژەیە لەم ژینگە پارێزیە لەم ناوچەیە لەو کەسانی کە هەبوون وەڵام من ڕەفیقەکانم کە پێشەوەی دەست پێ بکەم زۆر بۆم باسەگرم پیان خۆش بوو بە تایبەتی کاکشێ جعفەر بەڵام ئیتر مامجەلال لە ساڵی 2005 کە ئەو خانوم دروست کرد بوو لە خوارەوە لەسەر چەمەکە هات ڕۆژێک وتی حەزەکەم بێم بۆ قۆپی قەرەداغ بە کاکشێ جعفەری وتبوو ئەوتی مامۆستاجەلا خانووی کورتی زۆر باش وەڵا هات لەوەیتی کە بینی شوێنەکە و وتی من لە ساڵی 62 لێرە بووم هاتووم سەردانی هێزی قەرەداغم کردووە کاکشێ محەممەدی شابکریم لێرە بووە سێمان لێرە بووم کتێبەکەی کە کوردستان وە لە حرەکە القومیە تەحڕوری الکوردیە پێشەکیەکەیم لێرە نووسیوە لێرە تەواو کردو دوای نردومە لە بەیروت لە کۆتایی شەستەکانە چاپ کردو لە هەفتەوانە ئیتر زۆری پێخۆش بوو کە من باسی ئەوم کرد ئەم جادەم بە حکومەت لێدا بوو داربڕینم مەمنوع کردبوو پشتگیری هینی ئەوەمە کرد بۆ حیوانێکیەکان ڕاو مەمنوع کردبوو هانیدام زۆر زۆری پێخۆش بوو وتی زۆر باشە چیت پێویست بوو من بۆ دەکەم وی تر لە ئەم کۆل ئاوشتانە دەست پێکرد و مامجلال هەموو ساڵێک لە مانگی چوارە ڕۆژێک کە هات لە بەیانیەوە تا شەو لێرە مایەوە زۆری پێخۆش بوو چونکە یادەوەری هەبوو لە قۆپی قەراق لە کاتی 16 پێشمەگاتی وانە دواتریش لە کاتی یەکێتی کە هەبوو ئەیزانی ئەم قۆپیانی قەراق مقڕی ماوەیەک مقڕی مەڵبەندی یەکێتی لێبوو لە سەرەتای هەشتاکان و کۆتایی هەفتاکانە بفرسە سەرەتایەکانی پێشمەرگە کە کێشیان بۆ دروستە بوو جێشوجاش بەیان دەرەچوون هاتن کێوماڵیان دەگرە هاتن لەم شاخانە هەر جارێکیان دوو سێ ڕۆژ هەرچی جێشی ئەم ناوایە لە سەنگا و لە قەراق و دەربەندیخوان هاتن بە دوای پێشمەرگا گەڕان زۆریان لێ کوژران جەنازیان لەم شاخا بەجێما شوێنێکی سەخت جادە و ڕێگەوشت نەبوو وەخدا وانی شارەزا بوون خەڵکە پێشمەرگە و خەڵکانی مناوە بوون کەس دەیزانی عسکە سەری لە دەرنەکرد ئیتر وەکو شانازیەک بۆ شۆڕژما بۆ لای مامجەلا بوو بە نقطەیەک ئەمەکە بە بنکێکی
سەرەکی پێشمەرگایەتی و لە دوای ئەنفالیش پارتیزان زۆر سوودیان لێ وەرگرت بوو بۆ ڕاپەڕینیش ئێمە هەلێ بوون مامجەرا زۆری پێخۆش بوو هانێدام ئێوە ئیشێکی زۆر باشە بوو جارێک هاتە لێرە لا ئێمە میوان بوو تەلەفۆنی کرد بۆ دکتۆر لەتیف وەزیری ئاو سامانە سروشتەکان بوو وتی مەنتیقەی قەرەداغ پێویستی بە بەنداوە ئەو بەنداوێکەیە لە لای چەمی سمۆرە لە ئەسێڵ و ئەوانە پێڵم بەداوی ئەسێڵ ئەو کاتە ئەو پێی و دروستی کرد ینی مشوجی ئەم مەنتیقەیە خوار زۆری پێخۆش بوو ئیشەکانی منی زۆر پێخۆش بوو منی لە برادەرەکانی خۆم کە وەک من وابوون زۆرتر خۆشەویست بوون بە حکومی علاقاتی پێشووی لەگەڵ خزمەکان و پێشمەرگایەتی و پارتیزانی و مەسئولیەتم لا حکومەتا و دڵسۆزیم بۆ یەکێتی و وەک ئیشەکانم ومانە منی بە جیاواز سەیرە کرد مامزەلار قسەیەکە پێوتم ڕۆژیان تەلەفۆنی بۆ کردم توێتی لە خانەوەی خۆم داوە ڕۆژێک تر دوسێ جار ئاهات ڕۆژێک ئاوات تەلەفۆنی بۆ کردم وتی مامجەلال ئەوێ قسێکی وتی بەڵێ مامە وتی سبەنێ تۆ داوەتی منی لە خانۆکەی خۆن لە خۆپی قەراق وتی مامزەلات چۆنە بێ لە خانۆکەی خۆم داوەتی تۆ وعیبە وتی ئیتر مهم من بەیانی دێم بۆ خۆپی قەرەداق چۆنی هینەکەی کەفی خۆ دەوێتم بەسەر چاو لە خزمەتان خۆم پێمەوە دەم و کە ئەتوانی بێت و کەی بۆتە کرێ و ئەوانە زۆری پێخۆش بوو چێژی لێوەرەگرت لەم قۆپیانە کە هاتی لێرە ئاوی بتڵشتمان وێناوینە ئاوکانەکە خۆم حەزم لێتی کانیکە لە لای خانۆکە هەیە کانێکی هینە ئاوێکی سادیە دەرەجە حراری لە هاوینە لە 415 ئاوکانەکە دەرەجە حراری لە 415 مامۆستا پێشنیاری چی ئەەکەیت بۆ خەڵک چی بکات خەڵکی ئەم منتیقانە ئەوانی دەستیانە ڕاپیا و ماقوڵ ئەوانی کە مەسئولیەتیان نەبوو و سەدیقیانەیە خەڵکاندن ڕاونەکادار نەبڕێ خەڵکاندن ئەم کۆلوشتە بچووکانە دروستکەنەکە لە ئاسی خۆیەوە خەڵکاندن ئەوەی کە ڕاوەکات خەبەری لێ بدەن بێت بدێن دادگا بەڵام ئەوەی کە پێشنیارمە بۆ خەڵک نییە بۆ حکوومەتە مەسەلەی ژینگە پارێزی ئێستا یەکێکە لە بابەتە هەرە گرنگەکانی دنیا کورێ ئەرزی پێویستی بەوەیە پارێزگایی لە ژینگەکەی بکەیت هەرێمی کوردستانی ئێمە ژینگەیەکی شیاوە شاخاویە دارستانە ئاوی هەیە ئەبێ ئاوەکەی پارێزی بەنداوی زۆری لێ دروست بێ ئەم منتیقانە پێویستی بە چەند بەنداوەکەیە بۆ ژینگە پارێزی لەم بابەتی کە من دەسم داوە پێ حکوومەت حەقی وایە ناوەندێک دروستکە ئیتر ئەو ناوەندەی کە ئیسە پێڵێن بەڕێوەبەراتی ژینگەی کوردستان نازام چی کوردستانەوانە لە هەر ناوچێک مەسەن بۆ نمونە لە منتیقەی شارباژێر لە منتیقەی گەڵاڵە لە منتیقەی دەوروبەری ناوپارێز و پێنجۆن لە ماوەت لە هین قارکەرە بوو لەیلان و بانجەباری لەسەر قەڵا لە شەختەوی لە دەربەنی خان لە مەدان ومانە ئەمانە ئەکرێ موسسەسەیەک بەڕێوەبەراتیەک کەسایەتیەک ناوەندێک شتێک دروستکەن سەرپەرشتی لێدانی بیر بکە ئەو دەربێنێک کۆل دروست بکە پارێزگاری لە ژینگە بکە ڕاومەنعکە بەسەریان بکاتەوە هەروەها ئەو بەڕێوەبەراتیە لە ناو ناوەندەکانی خوێندنا لە سەرەتاییەوە بابەتی ژینگە بکەنە بە پرۆگرام لە مەکتەبە مناڵ کە لە 56 بدایەوە تام تۆستە تەوەکە 4 ساڵە ئەمە بخیتە مێشیەوە کە گەورە بوویتر ڕقی لە ڕاو چییە تەبیعەتی کوردستانی خۆشەوێ ئاژەلی خۆشەوێ باڵندی خۆشەوێ بەڵام کە تۆ لە بەرنامەی مەخوێندنە ئەمە نەبێ کە پێگا ڕەفیقێکی ڕاوچی با بۆ ڕاو ئەوە لە باگراوندی مێشتیانە فێری ڕاوە بێ ئەوەی بەلاوە احتیاجیە بێ ئەو کاتە بۆیە بێ حکومەت ئەمە بکات چونکە ئەمە پارەیەوێ بەرنامەیەوێ تێچوێ متابعەیەوێ ئەمە بە حکومەت دەکرێت بە خەڵک ناکرێت ئەسە من لە منتیقی خۆما ئەمەم دروست کردووە خۆ 15-20 کەس هەبێت هەر کەسی لە منتیقی خۆی ئەمە بکە و لە ناو حکومەتە پێگەیەکی هەبێ ڕێزی لێ بگرێ یا حیزبەکان پشتگیری بکەن یا پیاماخوڵانی منتیقی خۆی پشتگیری بکەن ئەکرێ بەڵام ئەمە گەر حکومەت بەرنامەی وەدارێ بە ئاسان ئەکرێ هیچیشی تێ ناچێت زۆر ئاسانە یعنی ڕەنبێ ساڵانە 2 ملیۆن دلار سەرف بکەن هەموو کوردستان ژینگەکەی پارێزن ئێستا شێخ نۆکان لە منتیقەی ئەو بەری مەدان و قۆرەت و تاچیتە سەر حدودی پەروەسخان و ناوانە مەجموعەیە بیری لێدا و مەجموعەیە کابرەی بۆ داناون کۆلی دروست کردوون وەکو هینێکی دروست کردووە منتیقەیەکی پارێزرا و حیوان و ئاس و حیوانێکی دووریش لە حدود ئێرانی شەوە دێن لەو ناوە چونکە ئاوی داناوە
کە ئاو زۆر بوویتر هەموو لەو ناوە کۆبنەوە ئەیان پارێزێ لە وەرگەی هەیە و نایە لە بسووتێت و نا لە ڕاو بکرێت و ئەمانە مهمە لەوێ دووسێ کەسی تری شێر لەگەڵیان لەوێ هاوکاریان کردوون ئەوانش دەوریان هەیە ئەگەر لە هەر مەڵتیکە شتێکی وا بێ ینی کوردستان جوانە بێت من بۆ خۆم لە بیرمە لە پەنجاکان 1950 هاتوو بەتە ئەم شوێنە ئەم سەر ملێ مناڵ بووم 5 ساڵ و 6 ساڵ هاتووە سەر ئەم لێ قەت بە قەیسە حیوانی کێوی نەبووە بەس پێشتر زۆری هەبوو بەڵام لە پەنجاکانەوە لە دوای شۆڕشی چواری تەمووزەوە خەڵکچێکی هەبوو ئەمانە و تا ئێستا ئێستا حیوانی کێوی نەبووە زۆر ئەم مەتەکەی خۆمیتر نازەمەوە نمونە زۆر بێ سپاس بۆ ئەو دەرفەتەی بۆ ئێمە ڕەخسان سپاس بۆ کاتەکە بە هیوای ئەوەی کە کوردستان پارێزراو بێت ژینگی کوردستان پارێزراو بێت دووبارە سپاس دەکەین خوایە وەتەن ئاواکەی چەند دڵگیر و شیرینە ئەمە سروشتێکی جوانە بە هەمومان دەست لە ناو دەست سروشتی کوردستان پارێزین با ژینگە پارێز بین هاوشێوەی مامۆستا جەلال و ئەو کەسانی کە کوردستانیان خۆشەوێت ئێمە ئەم نیشتمانە پارێزین خواتان لەگەڵ